لە ناوەڕاستی سروشتی جوان و دڵڕفێنی کوردستان و لە پێش هەڵکردنی یەکەم ئاگری نەورۆزە دکتۆر هەڵگورد جافم ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی چارە لە کاناڵی کورسات نیوز هاوڕێ لەگەڵ کاک جیهان و کاک ئەحمەد و کاک فەیروس بە سواری پاسکیلەکانمان لە ناو قەتپاڵی دۆڵە دڕفێنەکەی پشت گوندی دوکانیانی سەر و عربەت و نزیک سلێمانی پیرۆزبایی هاتنی نەورۆزتان لە یەکەم ئومێدەوارم نەورۆزی ئەم ساڵ بێتە مای کامەرانی و دڵخۆشی بۆ هەموو لایەک. هیوادارم هەمومان ئەم بەهار و نەورۆزە بکەینە یەکەم هەنگاو بۆی کا دەست بکەین با جوڵەی باشتر بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و ملوولەکانی خوێن و جەڵتەی دەماخ و چەوری خوێن. هەر بۆ زانیاری خۆتان هەموو ڕۆژێک لە شاری سلێمانی 3 کەس جەڵدەی دڵ لێیانەیە و هەموو ڕۆژێک لە شاری سلێمانی 6 کەس جەڵدەی دەماخ لێیانەیە. هەموو هەفتەیەک لە شاری سلێمانی 3 کەس بە جەڵدەی دڵەمرن، هەموو هەفتەیەک لە شاری سلێمانی 6 کەس بە جەڵدەی دەماخەمرن. ئەمە قسەی من نییە، داتای فەرمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم باسانە و چۆنەتی خۆپاراستنان لەمە نەخۆشییانە بینەری ئەم هەڵقانەی بەرنامەی چارە بن بە درێژایی بەهار و نەورۆزی ئەم ساڵ هەتا وەرزی هاوین کە تایبەت کراون بە هۆکارەکانی مردن لە جیهانە. ئێمە کە هاتین بەو هەورازە سەختەیە سەرکەوتین و هێشتا هەورازی ترمان ماوە. هەموو ساڵێکتان بەخۆشی ئومێدەوارین کامەران و دڵخۆش و سەرفراز بن.